پێشکی زۆر سپاس بۆ میوانداریتان ئەوەی ڕاستی بێت تا ئێستا حکوومەتی هەرێم داتایەکی ڕوونی نەخستۆتە ڕوو لە سەبارەت بە داهاتەکانی هەرچەندە ئەوەی کە لە بازاڕە جیهانیەکاندا دەبینین بە بۆنەی بەرزبوونەوەی نرخی نەوتەوە ئەگەری ئەوە هەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان داهاتێکی زیادی کردبێ بە ڕێژەیەکی زۆر واروە ئەو بڕەپارەی کە لە حکوومەتی ناوەندی عراقەوە پێی دەدات ئەمە مانایەوە دەگەێنە کە خەزانەی حکوومەت هەرێمی کوردستان لە ئێستادا پڕە و توانای دابشکردنی نەک تەنها موچەیەک بەڵکو دوو موچەی هەیە بەڵام ئایا حکوومەتی هەرێمی کوردستان بۆچی لە ئێستادا ستی پێوە دیارە لە دابشکردنی هێشتا ڕوون نییە ئەمان حەق پرسیارەکە ڕوبەڕووی لێپرسراوانی حکوومەت بکرێتەوە بێگومان بەڵام دەبێ بزانم لە ڕووی ئابووریەوە پێتان وایە بۆچی بەم شێوازە موچە دابش دەکرێت ئێوە ئابووری ناسێ و شارەزای هیچ لێکدانەوەیەک نییە بۆ سستی لە دابشکردنی موچەدا و پێم وا بێ ئەمە تەنها بڕیارێکی سیاسیە پەیوەندی بە ئابووریەوە نییە حکوومەتی هەرێم و بە تایبەتی پارتە دەسەڵاتدارەکان لە ئێستادا لەوانەیە ئامانجێکی دییان هەبێت لەوەی کە موچە لە کاتی خۆیدا دابش ناکەن ئەگینا لە ڕووی ئابووریەوە حکوومەتی هەرێم لە ئێستادا توانای هەیە کە موچە لە کاتی خۆیدا دابشکات بە زیادەوە. باش لەبارەی ئەو بارگرانیانی کە لە سەرشانی هاوڵاتیان دروست بووە بە دیاریکراوی نرخی شمەک و کاڵاکان کە گرام و لە نێو بازارەکاندا ئەمە تا چەندێک پەیوەستە بە داهات هێرێمی کوردستانەوە لەلایەکەوە حکوومەتی هێرەم دەڵێ قەرزدارین و دیارە گۆڕانکاری لە قەرزەکانیشیاندا کراوە بۆ باسی لێوە دەکەن لە 27 ملیارەوە لە ئێستادا لەسەر و 30 ملیار دۆلارەوە قەرزدارن. بێتان وایە ئەمانە تا چەندێک کاریگەری هەیە لەسەرەوەی کە ڕۆژ بە ڕۆژ قەیرانەکان لە سەرشانی هاوڵاتیان قوڵتر بێتەوە؟ بەدڵنیاییەوە قەیرانەکان ڕۆژ بە ڕۆژ لە سەرشانی هاوڵاتیان قورس دەبێتەوە خۆ دیاردەی هەڵاوسان لە بازار داواتە زیادبوونی نرخی شتومەک و کاڵەکان لە بازاردا تەنها دیاردەیەک نییە بەند بێ بە هەرێمی کوردستانەوە لە ئێستادا بەهۆی ئەو جەنگی کە لە ئۆکرانیادا هەیە و هەروە بەرزبوونەوەی نرخی نەوت لە جیهاندا ڕێژی هەڵاوسان لە زۆربەی وڵاتە لە بازاڕەکانی جیهاندا و لە زۆربەی وڵاتەکانی جیهاندا زیادی کردەوە بەڵام لە هەرێمی کوردستان ئێمە پێشتر هەر بەدەست کۆمەڵە قەیرانەوە دەمان ناڵان قەیرانی دارایی و قەیرانی ئابووری لەبەرەوە کاریگەریەکان و لێکەوتەکانی زیاترن لەسەر هەرێمی کوردستان ئەوەی کە پەیوەندی بە قەرزی حکوومەتی هەرێمی کوردستانی شەوە هەیە ئەوە پەیوەندی بەو سیاسەتە ئابووریە تێکشکاوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان لە پێشوویدا گرتوێتێ بەر بە تایبەتی لە سیاسەتی فرۆشتنی نەوت و هەروە جۆر و چۆنێتی ئەو گرێبەستانەوتیانی کە لەگەڵ کۆمپانیەکانی دەرەوەدا کردوێتی لە ئێستادا هەرێمی کوردستان بەشێکی زۆری ئەو داهاتەی کە لە ڕێگەی نەوتەوە دەستی دەکەوێت لە جیاتیەوەی بۆ خەزێنە حکوومەت بگەڕێتەوە دەڕات بۆ کۆمپانیەکانی نەوت. بەڵام ئەوەی کە سەبارەت بە هەڵاوسان هەیە لە بازاردا واتە زیادبوونی نرخی کاڵاشتومەک ئەگەر ئێمە تەنها فۆکس بکەینە سەر بەرزبوونەوەی نرخی کاڵای خۆراکی ئەویان پەیوەندی بەو جەنگەوە هەیە کە لە ئۆکرانیا هەیە چونکە ئۆکرانیا رووسیا دوو وڵاتن کە لە سەدا 12 خۆراکی جیهان دابین دەکەن بە تایبەتی لە گەنم و ڕۆنی گوڵەبەڕۆژەدا لە ئێستادا رووسیا بەهۆی ئەو ئابڵە قابووری کە خراوەت سەری و هەروە ئۆکرانیش بەهۆی ئەو جەنگی کەتیەوە گلاوە توانایەوەیان نییە ئەو هەم گەنم و هەم ڕۆنی گوڵەبەڕۆژە هەناردەی دەرەوە بکەن لەبەرەوە بە ناڕاستەخۆ کاریگەری هەیە لەسەر نرخی خۆراک لە تەواوی جیهاندا و هەروە کاریگەریشیە لەسەر نرخی سوتەمەنی کە سوتەمەنیش ڕاستەخۆ پەیوەندی بە نرخی گواستنەوەی کاڵاشتومەکەیە لە جیهاندا بەڵام کاک ئارام دەبێت بزانم کە حکوومەت هێرێمی کوردستان خۆی یەکێکە لەو هەرێمانی کە دەوڵەمەندە بە سامانی سروشتی خاوەن یەدێکێکی زۆری سامانی سروشتی نەوتەوە نەوت هەناردە دەکات و داهاتەکەی دەچێتەوە گیرفانی کۆمپانیەکان و حزبەکانی دەسەڵات بە دیاریکراوی واتە سەرای ئەم هەموو داهاتی کە لە فرۆشتنی نەوتەوە دەستی دەکەوێت بۆچی تاوەکو ئێستا نەتوانراوە کێشەی سوتەمەنی چارەسەر بکرێت؟
پێم وایە بێ کێشەی سوتەمەنی لە یاریەمدا پەیوەندی بە نەبوونی پاڵاوگەیەکی کواڵەتی بەرزەوەیە لە یاریێمی کوردستاندا. خۆی دەبێت لە پرسیارەکە لە حکوومەتی یاریەم کرێت بۆچی تا ئێستا بیری لەوە نەکردێتەوە بە پاڵاوگەیەکی گەورە دابنێت کە بتوانێت داواکاری سوتەمەنی تەواوی یاریمی کوردستان دابین کرات. ئەو نەوتی کە دەنەرێتە دەرەوە نەوتێکی خاوە. حکوومەت یاریمی کوردستان دەوڵەمەندە ڕاستە بە سامانی سروشتی، بەڵام ئەو سامانی کە دەنێرێت دەرەوە بە ڕێگەیەکی قاچاق دەنێرێت دەرەوە، واتە بە ڕێگەیەکی نایاسایی و هەر لەبەرەوەش تا ئێستا داهاتەکە شاراوەیە هەم لە حکوومەتی ناوەندی عراقی و هەم لە هاوڵاتیانی یاریەم. هاوڵاتیان یاریێمە حکوومەتی ناوەندی عراقی لە تاریکیدا ماونەتەوە نازانن داهاتی حکوومەتی یاریێم چەندە، بەڵام ئەوەی کە بە پێ و مەزەندارانی کە دەکرێت لە بازاڕی نەوتی گیانیدا ئێمە دەتوانین بڵێن حکوومەتی یاریێمی کوردستان پارێکی زۆری دەستەکەی، بەڵام بۆچی دابەشی ناکاوان نازانێت. قەرانی سوتەمەنی وەکوتم پەیوەندی بەوە هەیە کە حکوومەتی یاریێم تا ئێستا بیری لەوە نەکردوێتەوە پاڵاوگەیەکی نەوتی گەورە دابنێ لە هەرێمی کوردستانە کە بتوانێت بەشە نەوتی و بەشە سوتەمەنی هاوڵاتیانی یاریێم دابین بکات نەوەک لە دەرەوە هاوردەی بکات. ئێستا بیانووی بازرگانانی هەرێمی کوردستانەوە بە تایبەتیش پارێزگای سلێمانی ئەوەیە کە ئەم بنزین و نەوتە لە دەرەوە دەکڕن و هاوردەی دەکەن لەبەرەوە نرخی گرانە. باش بەڵام کاگارام دیارە وڵاتانەی کە خاوەنیە دەگی نەوتن و بەرهەمێنی نەوتن تەنانەت جەنگی ئۆکرانیا و رووسیا بۆ بە خێر و بەرەکەت بۆیان وەک دەوترێت، بەڵام هەرێمی کوردستان کە تاوەکوێستا بەشێکە لە عێراق و ئەویش نەوت دەفرۆشێت، بۆچی تاسە گرفتەکانی پێچارە سەرنەوە بۆ لە عێراق تاان کورهێنانەکانی کەم کردەوە و داهاتەکانی پێ زیاد بوو لە ڕێگەی فرۆشتنی نەوتۆ لە بەرەوەی کە نرخی نەوت ڕۆژ بە ڕۆژ زیاتر بەرزتر دەبێتەوە. بۆچی هەرێمی کوردستان نەیتوانی سوود لەمە وەربگرێت؟ خۆی دەگەڕێتەوە بۆ دوو فاکتەر. یەکەمیان نەوتی هەرێمی کوردستان کە هەناردی دەرەوە دەکرێت بە شێوەیەکی نایاسایی هەناردی دەرەوە دەکرێت. دووەمیان بڕیارەکەی محکەمەی فیدراڵی عێراقا کە حکوومەتی یاریێمی جبار دەکات کە هەموو داهاتە نەوتەکان بگەڕێنێتەوە بۆ بەغداواتە هەم بەڕێوەبەرنی کێڵگە نەوتەکان هەم داهاتە نەوتەکان بگەڕێنێتەوە بۆ بەغا. لەبەرەوە حکوومەتی یاریێم حالیان ترسێکی لەلا دروست بووە کە لەبەرەوە هەوڵی کۆکردنەوەی پارە دەدات. ئەمە یاک دووەمیشان ناشەفافیەتە، یعنی لەوەتی حکوومەتی یاریمی کوردستان دامەزراوە ناشەفافێتێکی هەم لە کۆکردنەوەی داهاتە هەم لە خەرجکردنی داهاتە. لەبەرەوەی گەندەڵی و ناشەفافیت و هەروە بە نایاسایی هەناردەکردنی نەوت دوو هۆکاری سەرەکین کە حکوومەتی یاریێمی کوردستان ناتوانێت موچە لە کاتی خۆیدا دابشکاوە بە شێوەیەکی شەفافانە دابش. باش لەگەری زیاتر بەرزبوونەوەی نرخی نەوت و سوتەمەنی لە بازاڕە جیهانیەکاندا پێتان وایە گرفتەکان لە هەرێمی کوردستان تاوکوکی بەردەوام دەبێت و حکوومەتی یاریێمی کوردستان پێتان وایە لە ڕووی ئابووریە و بتوانێت چارەسەری ئەو کێشانە بکە کە ڕۆبەڕووی بۆتۆ لە بەرەوەی کە خواستێکی زۆر لەسەر شمەک و کاڵاکان هەیە، هەڵاوسانێکی زۆر هەیە لە نێو بازاڕەکاندا و نرخی نەوت تا چەندێک چارەسەری ئەمن دەکات و کە بوا بکات لە ڕووی ئابووری و بژانەوەیەک بەخۆی و ببینێت هەرێمی کوردستان. من پێم وان نییە بە میکانیزمە حکوومەتی یاریێم بتوانێت چارەسەری قەیرانەکان بکات. قەیرانی ئابووری ئێمە تەنانەت پێش هەناردەکردنی نەوتی یاریمی کوردستان لە قەیرانی ئابووریدا بووین لە ساڵی 1991ەوە لە دوای ڕاپەڕینەکەی خەڵکی هەرێمی کوردستانەوە هەرێمی کوردستانە لە قەیرانی ئابووریدا بوو. ئەوەی کە ئێستا دروست بۆ هەرێمی کوردستان قەیرانی داراییە. من بەڕێی من و بەڕێی زۆربەی ئابووری ناسان ئەوەیە ئەم قەیرانە داراییە بەردەوام دەبێت تا کێشەکانی نێوان حکوومەتی یاریێمی عێراق چارەسەر نەکرێەوە. پێویستە حکوومەتی یاریێم زیاتر لە ناوەند نزیک بێتەوە و هەوڵی چارەسەرکردنی قەیرانەکان لە ناوەندەوە بدات. وەلەو ڕێگەیەوە دەتوانێت زۆربەی قەیرانی دارایی حکوومەتی یاریێم چارەسەر بکرێت. ئەوەی کە پەیوەندی بە قەیرانی ئابووریەوە نەک هەر هەرێم بەڵکو عێراق لە قەیرانی ئابووریدا دەژی. ئێمە ئابووریەکەمان فرەچەشن نییە، ئەمە تەنها پشمان بە نەوت بەستووە. نەوتیش
وەکو خۆت دەزانی بەردەوام بەرزبوونەوە نزمبوونەوە هەیە لە نرخەکەی و باقی لە بازاڕە جیهانیەکاندا لەبەرەوە ئابووری وڵاتەکە پێویست دەبێت بەو کە ڕووداوگەلەی کە لە جیهاندا ڕوودەدەن و کاریگەریکی سەلبی هەیە لەسەر داهاتی هەم هەرێم هەم عێراق لەوانەیە لە مانگی شوباتە توانی بێتێ نزیکی 8 ملیارد دۆلارێک داهاتی نەوتکۆ کاتەوە بەڵام خۆشیان دەزانن کە ئەم داهاتە ئاستراگر نییە لەبەرەوە هەوڵی فرەچەشنکردنی ئابووری عێراق دەدەن بەڵام هەرێمی کوردستان تا ئێستا بەرنامەیەکی ئابووری پتەوی نییە کە بیر لە فرەچەشنکردنی ئابوورێکی بکاتەوە تەنها و تاکە سەرچاوەی داهات کە پشتی پێبەست پێ نەوتە ئەو نەوتەیە کە هەناردەی دەکات و خۆتان دەزانن لە ماوەی ڕابردوودا حکوومەتی فیدراڵی عراقی ئەو نەوتەی بە نایاسایی و قاچاق لە قەڵەمدا لەبەرەوە حکوومەتی هەرێم معارەزە بەوەی لە دنیادا ڕوبەڕووی دادگانی و دەوڵەتەکان بکرێتەوە زیاتر قەرزەکانی لەسەر کەڵەکە بێت واتە قەیرانە دارایەکە زیاتر بەردەوام دەبێت بۆ حکوومەتی هەرێمی کوردستان. باش کاگەران باس لە فرەچەشتی داهاتەکان کردەمە بزانم کە حکوومەتی هەرێمی کوردستان یاخود بە شێوەیەکی گشتی هەرێمی کوردستان پێگەی جوگرافیەکەی لەبار نیە بۆی کە بتوانێت داهاتەکانی فرەچەشن کات یاخود حکوومەتی هەرێمی کوردستان هیچ هەوڵێکی نەدا بۆی کە سەرچاوی داهاتەکانی فرەچەشن کات جگەل لە فرۆشتنی نەوت. خۆی ئەگەر سێری پێگەی هەرێمی کوردستان و خاکەی و تەنانەت کەشەکەی بکەی هەرێمی کوردستان دەتوانرێت چەندین سێکتەری کێ ئابووری پشت بە چەندین سێکتەری کێ ئابووری وەکو سێکتەری کشتتوکاڵ و سێکتەری گەشتوگوزار ببەسێت ئێمە سێکتەرەکانی کە باز ناکەین بەڵام دوو سێکتەرە سەرەکیە باز دەکەین کە دەتوانێت حکومەت هەرێمی کوردستان پشت بۆ دوو سێکتەرە سەرەکی کەش ببەسێ سەر ڕای نەوت و گاز بەڵام ئەوەی کە هەیە لەبارەی نەوت و گازەوە تەنانەت لە زۆربەی وڵاتانی جیهاندا ئەمە وەکو نەخۆشیێک وایە لە هەچ وڵاتێکدا سەرچاوەیەکی سروشتی دۆزرایەوە حکومەت تەنها پشتی بەو سەرچاوە سروشتیە بەس بۆ بەدەستێنانی پارەیەکی ئاسان بۆ خەزیێنە ئەو حکومەتێکی تەمەڵ دەرەچێەوە پشت بە سێکتەرەکانی کێ ئابووری نابەسێ و بەرەبەرە سێکتەرەکانی کێ ئابووری تووشی فلیجی دەبن حکومەتی هەرێم یاخود بانقەز یاخود لە نەزانینەوە هەوڵی ئەوەی نەداوە سێکتەرەکانی کێ ئابووری بە پشبەستن بە پێ سێکتەری نەوت ببژێنێتەوە سێکتەری کشتتوکاڵ و سێکتەری گەشتوگوزار و هەروە زۆرتر سێکتەری تەنانەت گواستنەوەش کرد چونکە پێگەی جوگرافی هەرێمی کوردستان لە ناوەندێکدایە کە شەرق و غەرب بەیەکەوە دەبەستێتەوە یعنی ترانزیت لە ڕۆژهەڵاتەوە بۆ ڕۆژاوا یاخود لە ڕۆژاوا بۆ ڕۆژهەڵات بارەی کوردستان تێدەپەڕێت و دەتوانێت سوودیش لە بوارە وەربگیرێت بەڵام حکومەتی هەرێم تەنها ئێستا فۆکسی لەسەر نەوت و گازە لەبەرەوە سێکتەرەکانی کێ ئابووری فرامۆش کردووە و ئەم فرامۆشکردنە کاریگەریەکی ڕاستەخۆی لەسەر ژیانی هاوڵاتیان هەیە چونکە هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە سێکتەری نەوت و گازا ئیش ناکەن ئەوەیشی کە هەیە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە هەفتە هێزی کاری هاوڵاتیانی هەرێمی کوردستان پشت بە موچە دەبەسێت کە موچە لە کاتی خۆیدا دابەش نەکرا بەدڵنیایەوە کاریگەری سلبی لەسەر ئەو دەخلە مەحدودەیە کە خێزانەکانی هەرێمی کوردستان بەدەستێنین لە ڕێگەی موچەکانیانەوە و تاسیریشی لەسەر بازاری هەرێمی کوردستان هەیە واتە تاسیریشی لەسەر ئەو سێکتەرانە هەیە کە پەیوەندی ڕاستەخۆیان بە نەم موچەوە هەیە نە بە نەوت و گازەوە هەیە. باش کاگەرە بابێن سەر پرسی باجەکان بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان باج لەسەر شمەک و کاڵاکان لا نابات و لە بەشێکی دنیادا باج لەسەر بەشێک لە شمەک و کاڵەکان لاچووە بەڵام لە هەرێمی کوردستاندا باج لەسەر بۆ نمونە باج بۆ لەسەر ئارد لا نابا لە کاتێکدا لە ئێستادا بەهۆی ئەم گرفتانی کە دروست بووە لە نانەوەخانەکاندا 6 نان دەدرێت بە 1000 دینار کامە بارگرانێکی دیکە بۆ سەرشانی هاوڵاتیان کاتێک کە نان گران دەبێت ئەمە بێگومان هەندێک باس لەوە دەکەن ئەمە ڕێگە کارەساتی تری بەدوادا بێت یاخود کارەساتێکی بەدەمەوە بێت کاتە بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵ نادات باج لابا لەسەر پێداویستی خۆراکیەکان لەسەر شمەک و کاڵاکان خۆی لە ئێستا هەرێمی کوردستان ئەمە چەند ساڵێکە لە بەتابەتی لە کابینین و پشتی بە باج و زیادکردنی باج بەستووە بۆ پڕکردنەوەی ئەو کەلێنەی کە لە کەسری بودجەی هەرێمی کوردستاندا هەیە کە ئەمە پێم وابێ ئەمەش هەر سیاسەتێکە کە دراسی بۆ نەکراوە چونکە هەرێمی کوردستان
ئەو باجانەی کە زیاد کراوە لەسەری بە ستانداردی ئەوروپی زیاد کراوە بەڵام ژیان و معیشەتی یاریمی خاڵاتیان یاریمی کوردستان لە ستانداردی ئەوروپی دانی ئەمە خزمەت گوزارێ سەرەتایەکانی وەکو کارەبا و ئاو و نەوت و سوتەمەنیمان لا نییە تۆ هاتوویت باجر لەسەر زۆربەی کاڵاوشتمەکانی ناوبازار و تەنانەت بازرگانیەکان زیاد کردووە تۆ بەوە نەک هەر ئەو سێکتەرانت بە تەواوەتی فلیس کردووە بەڵکو بارگرانیەکی زۆر لەسەر ئەو دەخلە مەحدودەی هاوڵاتیان زیاد کردووە و بۆتەوەی ئەوەی کە هاوڵاتیانی هەرێم نەک هەر لە دەخلەکەیان کە بێتەوە کە پشتیان بە موچە بەستووە ئەو دەخلیان موچەیە کە حکوومەت نایدا بەڵکو و پاشەکەوتێشی کەیانە لە ماڵەوە دەیدەن بە حکوومەت بە شێوەی باج ئەمە هەم حکومەت سەرکەوتو نابێت لەوەی کە بتوانێت بە لە ڕێگەی باجەوە و کلێنەی کە لە بودجەدا هەیە پڕی کاتەوە تا بتوانێت موچە لە کاتی خۆیدا دابشکات هەم سوود و قازانجێکی هەمان باجش لە ڕێگەی ناگەڕێتەوە بۆ نێو کۆمەڵگەکەواتە سوود و قازانجێکی نییە ئەگەر باجی تۆ قیرانە لە هاوڵاتیەک وەردەگریت کە کڕین و فرۆشتن بە سیارەوە دەکات دووبارە ئەگەر لە جادەکە سەرفی نەکەیتەوە خەرجی نەکەیتەوە هیچ کاریگەریکی لەسەر ژیانی هاوڵاتیان نابێتەوە هاوڵاتی لە ئێستادا تەنها وا بیر دەکاتەوە کە ئەم پارەی بە زۆر لێ دەسێنرێت بەبێ ئەوەی دووبارە بگەڕێتەوە نێو باخەڵی یان گیرفانی یان دووبارە بگەڕێتەوە نەوە بازار کە قازانجی هەبێ بۆ خودی خۆی بۆ بە زیادەی دەزانێت بیدا بە حکوومەتی هەرێم بەڵام کاگارە دیارەوەی کە دەوترێت حکوومەتی هەرێمی کوردستانم باجە وەردەگرێت بۆ ئەوەی کە داهاتەکانی پێ زیاد بکاتەوە هەمیشە باسیش لەوە دەکەن کە دەڵێن لە وڵاتانی هەموو وڵاتانی دنیادا باج وەردەگیرێت لە سەر هەموو پێداویستیەکانی هاوڵاتیان و لە پێناو خەرجکردنەوەیدا بەڵام ئەم شێوازی وەرگرتنی باجە کە لە هەرێمی کوردستاندا نزیکەی یاخود 480 جۆری باج وەردەگیرێت پێتان وایە ئەم باجانە کە لە خەڵک وەردەگیرێت لە ڕووی ئابوووریەوە تا چەند کاریگەری دەبێت لەسەر جارێکی دیکە خەرجکردنەوەی ئەم بڕەپارێ بۆ هاوڵاتیان و زیادبوونی داهاتەکان تا چنێ قەناعەت پێکەرە بۆ خەڵک ئەم وەرگرتنیان باجان لایەن حکوومەتەوە خۆی بەهیچ شێوەیە قەناعەت پێکرد نییەوە خەڵک وازانێ پارێکی بە زۆر لێ دەسێنێ ئەوەی کە من ئاماژەم پێدا بۆیە و کلێنی کە لە بودجەدایە پڕیکاتەوە مەبەسمەوەیە زیادکردنی داهاتی حکوومەتی هەرێمە تا بتوانێت موچەی هاوڵاتیانی پێدابین کە ئەو نیزامە باجی کە لە دەرەوە هەیە ڕاستە نظامێکی سەرکەوتووە لەبەر ئەوەی کە لە وڵاتە زۆربەی وڵاتانی جیهان پشت بە سامانی سروشتی نابەسن بەڵام لە هەرێمی کوردستان پشت بە سامانی سروشتی دەبەسرێت ئەمە یەک دووەم لە وڵاتانی کە بە بەراورد بارێمی کوردستان زۆربەی سێکتەرەکانی کێ ئابووری سێکتەریکن کە لە سەر پێخۆیان وەساون و لە گەشەکردنی بەردەوامدان بەڵام لە هەرێمی کوردستانی سێکتەری کێ ئابووریمان نییە وەکوتم هەرێمی کوردستان و بە عێراق لە ساڵی 92ەوە لە قەیرانی ئابووریدایە بەڵام ئەم قەیرانە داراییەمان کە بۆ دروست بووە لە دوای ساڵی 2013 بۆمان دروست بووە کە بەتابەتی پاش ئەو بەرزونزمی کە لە بازاڕی نەوت لە جیهاندا ڕوویدا لە ساڵی 2013 ئەوەی کە ئێستا هەیە حکوومەتی هەرێم دەیەوێت لە ڕێگەی ئەو باجەوە داهاتەکان زیاد بکە خۆی لە وڵاتانی کە ئەو باجە زیاد دەکرێت لەسەر ئەو سێکتەرانی کە حەیوین بەڵام لە هەرێمی کوردستانە هیچ سێکتەرێکی حەیوی نییە تۆ هاتووی 18 جۆر باج 180 جۆر باجی لەسەر هاوڵاتیان زیاد کردووە 418 جۆر باجێ لەسەر هاوڵاتیان زیاد کردووە ئایا تۆ ئەو سێکتەرانت کردووە بە ئامان کە سێکتەرێکی حەیوین لە ئابووری هەرێمدا و دڵنیای لەوەی کە کاریگەری سەلبی لەسەر ئەو سێکتەرانە نابێ یاخود بەبێ دراسە هاتووی تو تەنها مەبەست دەوەیە بۆ ماوەی کاتی داهاتی زۆر بکەیت تا بتوانی قەرەبووی ئەو کەمی کەسری بودجە بکەیتەوە کە ناتوانانی موچەی پێدابین بکەی لەبەرەوە من پێم وایە بەی شێوەیەک دراسی بۆ نەکراوە وەکو چۆن سیاسەتی ئابووری ئازاد ئابووری نەوتی ئازاد هەرێمی کوردستان بەی شێوەیەک دراسی بۆ نەکراوە تا کەوت نەوتەکە بۆ بەنەهامەتی بۆ حکوومەت و هەم بۆ هاوڵاتیانی هەرێمیش بە ئەمان شێوەش ئەمە ئەم سیستەمەی کە دانراوە لێرە ئەم سیستەمە باجی کە دانراوە لێرە پێم وابێ بە ڕاوێژکردن لە
بە ئابووری ناسانی دەرەوەکەی بە هیچ شێوەیەک دراسەیەکیان بۆ ئەرزی واقعی هەرێمی کوردستان و عێراق نییە دانراوە پیان وایە کە سیستەمێکی ئەوروپی یاخود ئەمریکی بێنرێ لێرە جابەجێ بکرێت ئابووری وڵات دەگەشێتەوە بەڵام بەداخەوە ئەم باجانە کەمەرشکێنن ئەو سێکتەرانیشی کە تا ڕادەیەک لە دەرەوەی حکومەتن و هەلی کاریان بۆ هاوڵاتیانی ئەم هەرێمە دابینکردنەوە تووشی فلیجی دەبن و زیاتر دەبێتە هۆی زیادبوونی بێکاری و کەمبوونەوەی مامەڵەکردن لە بازاردا چونکە خەڵکی دەزانێت لە کاتی کردنی هەر مامەڵەیەکدا دەبێت باجێکی زیاد دەبا لەبەرەوە لە ئێستادا هەموو مامەڵە بازرگانەکانیش بەرەو کەمبوونەوە چن واتە تۆ بەم باجە نەک بازار ڕبوژانەوەتەوە بەڵکو ئەو سێکتەری کێشی کە پێویست نییە بە حکومەتی هەرێمەوە ئەو سێکتەرانی کە شێفلیج کردووە. بەڵێ سپاس بۆ ئارام کۆکۆیی شارزای بواری ئابووری لەگەڵماندا بووی سپاس بۆ ئامادەبوونی ئێوە لە پانۆرامی هاوڵەکانی